قورسە ئەرکمان زۆر قورسە ئەرکی ئەخلاقی ئەم ملەتە لەسەر شانی ئێمەیە کە بەلاڕێدا نەبرێ ئەویش لە ڕێی کەناڵەکانی ئیعلاممانەوە لە ڕێی بانخوازانمانەوە لە ڕێی مەڵبەندەکانمانەوە لە ڕێی ئەنجومەنەکانمانەوە ئێمە با ئەرکی سەرەکی خۆمانمان لەبیر نەچێ کاتێ لە بیرمان بێ ڕێگاکەی تر کە ڕێگای هەڵبژاردنە و پەرلەمانە چیمان پێ بکرێ چی جوهدی بوێ سەرفی ئەەکەین بەڵام دوجار نابێت لە نەتیجەکەیە کە تەزویرمان لێ دەکرێت غەدرمان لێ دەکرێت زوڵممان لێ دەکرێت دەنگمانە دزرێت خەم و خەفەت و غەمباری دامان بگرێت و یەئس ڕوومان لێ بکە و وابزانین هەند تەنها ئامانجی ئێمە پەرلەمان و گەیشتن بە پەرلەمان و ئەوێ نەخێت مثلا ڕۆژێڵێ کاکە دەبێ و بانگەواز دابخرێ ئەوە دەستگای بەخشینتان نابێ بەرنامەکانی ئاوا بێ